من ڕێکار هاشم لە دایکبووی ساڵی 93 لە هەولێر لە دایک بوومە. سەرەتا یاریکردنم دەگەڕێتەوە بۆ یانی وەرشە هەندرێن کە لە 2007ەوە لێن دەرەبووم. لەگەر ئاکامیش کە دەکات ئەو ساڵ سێم ساڵە لە یەکمیانە یاری دەکەینەوە بە یەکەوەشینەوە لە دەرەوە یاریگاش هەر لەگەڵ یەچین، یعنی وەکو هاوڕە لەگەڵ یەچین لە دەرەوە یاریگا و لە ناو یاریگاش. ئەو لە زۆربەی هێڵەکان یاری دەکەم، منیش لە هێڵی ناوەڕاست و لە هێڵی دواوە یاری دەکەم، یعنی لە زۆربەی یاریەکان و ئاکامیش هەر لەو شوێنانی یاری دەکەم یاری تێدا دەکەم. ئاکام هاشم والی 1996 من ناندەری بەشلۆنەم و لە هەڵبژاردە ئەرجەنتین، یاریزانیش بە مێسی و نەیمار. وڵا یاریزانێکە لە هەموو جیهان باشترین لاعیبە و هەموو یاریزانێک ئاواتی وی هەیە لە دەرەوە یاری بکە، بە زیدی لە وڵاتە زەحمەت. من لە یانەکان هاندەری ڕیال مەدریدم و لە هەڵبژاردەکانیش عاشقی هەڵبژاردەی بەرازیلم، یعنی وەکو هەڵبژاردە کە یعنی مدمینی بووم بەس هەڵبژاردەی بەرازیل. ڕیال مەدریدیش وەکو حەزێک کە کریستیانۆ رۆناڵدۆ ئەو کاتێ هاتە ڕیال مەدرید ئارەزووی ئەوم هەبوو، یعنی ڕیال مەدرید لەسەر زەمارەکان سەرکەوتوو بێت. ڕواکامیش حەکسی منە، ئەوەندەری بەرشلۆنەیە. بەخوای دواکەوتنی وەرزش لە کوردستان یعنی دەگەڕێتەوە بۆ دەوڵەت نەبوونمان. ئێستا دەوڵەتێک سەر بە خۆمان هەبایە وەرزش پەرێکی یەکجار باشتری یعنی دەسەن لە ئەوەیە کە ئێستا هەیە، چونکە هەڵبژاردێک دەبێت سەر بەخۆت بێ، یعنی لە دەرەوەی وڵات و لە وڵاتەکانت کە لە یانەکانی تر یعنی تاقیب دەکرێت. بەس ئێستا کە هەڵبژاردێک نییە، یعنی چاوت لە هەڵبژاردە عێراقە، لە ئێستاشدا هەڵبژاردە عێراق یعنی زۆر ئاستەمە بۆ یاریزانی کورد، بەعەقەد یاریزانی کورد زۆر بە ئاستەم دەگەڵ هەڵبژاردە عێراق. تۆش کە نەگەی هەڵبژاردەیەکی یعنی دووەلی ناتوانانی تواناکانی خۆت دەرخێت لە یانەکانی کوردستان، چونکە یانەکانی کوردستان یعنی داخراوە، تو ناتوانیت وایە. لە یانەکانی دەرەوە ئێستا لە خولی عێراقی چاوی زۆر لەسەرە، بەڵام لە یانەکانی کوردستان نا. فەرهەنگ گوریایە لە ساڵی 1990 لە دایک بوومە لە شاری هەولێر. تقریبەن ئەوە 2 ساڵە لەگەر براکەم یانە پێشمەرگە پێکەوە یاری بکەین. ئەو لە شەبا پاش ساڵ بەسەر کرد لە جەوری دوم لەگەڵ مابووە، ساڵیش لە بیدایەتەوە لەگەڵمانە. ئێمە هەر وەکو هاوڕێک دایم لەگەڵ یەچین، بەڵام لە ڕێنمایی و لە پیشاندانی ڕێیەکان من وەکو برا گەورەك تەسەڕوف پێ دەکەم کە شتێک باشە شتێک خراپ. بێگومان هەروایە یعنی ڕێنیشاندەر زۆر مهمە بۆ هەر ئینسانێکیان بۆ هەر تاقی، خاستن ئەگە بێت و ئەو کەسە برات بێ یان باوکت بیان هەر کەسێکی نزیک لە خۆت بێت ببورن. من ڕاستە لە بیدایەتە کە هاتمە یانەکان من هیچ ڕێنیشاندەرێکی وام نەبوو، بەڵام مامم کاوە قادر کە ڕاهێنەرمە ئێستاش لە فەریق شعبیەکان فەریقە ملیەکان زۆر یارمەتی دەرم بووە، زۆر پاڵ پشتم بۆ لەوەی کە دایمەن خۆم بەرەو پێش بەم لۆی بتوانم ئەرکەکانم بە جوانی جێبەجێ بکەم. بەڵام ئێستا من بە هەمان ڕتمی ئەو من دەتوانم پارێزگاری لە برایەکەم بکەم، وەکو پارێزگاریکردن لەوەی کە چ ئەدایەک پێشکەش بکە یاخود چی بتوانێت شتی جوان بکە لە ناو یاریگا، فێرە شێوازی تۆپی پێ و شێوازی تەسەڕوفکردن لەگە یاریزانان و ڕاهێنەران و هەتا هاندەرە خۆشتەکان و ڕێنیشاندەری دەبوون لەو پلانانەی کە ڕاهێنەر
ڕاهێنەر بۆی دادنێت بۆی بێوێت جێبەجێ کە ئەگەر هەر شتێک ناتێگەیشتنێک یان جێبەجێکردنێکی جوانی نەبوو ئەو کات من بە دڵخۆچیەوە و بۆی ڕاز دەکەمەوە. خۆم لە بیدایەتەوە کە دەستم بە یاری تۆ پێ کرد لەژێر دەستی ڕاهێنەری تیپە میلەکان کاو قادر بوو هەروەک براکەم هەلێوێن دەرئێمە پێڕاگەیشتن هەرەوە دافعمان بووە لە تیپە میلەکانەوە من چوون بۆ لاوانی یانەی پێشمەرگەی هەولێرەوە هەلێەوە هاتم بۆ دەرە ئەوە نایب لە نایب بۆ تقریباً 2 وەرزە ئێمە لەگەڵ یانەکە بەردەوامم کە لە بیدایەتەوە خۆم زانیم هەر لەو ئەو بوارە باشم ینی بواری تکەمەوە نەبوو بۆیە لەو بوارەوە هەڵم بژار کە زانیم من شتێکم تێدایە لە یاریکردنیشم لە متاخیر بتاگیفای ڕاز و تیکاز لەو هێڵانە یاری دەخەم وەڵا یانەی ڕیال مەدریدەوە هەڵبژاردێ بەڕازی یان سەرسامە کریستیانۆ ڕۆناڵدۆ میسیش باشترین یاریزانی جیهان بەڵنیا ئێمە لە خێزانێکی کەسمە هەمومان ڕیالین هەر ئەومان نییە بەرەنجی براشم هەموو ڕێم نیشاندەر و پاڵپشتنی منە کە لەو یانێش دەگەڵمە هیوای سەرکەوتوو تەمەند درێژ بوو دەخوازمشان بەدڵنیایەوە ئاواتی ئەم یاریزانەکە ئیشاڵا لە داهاتووش دەتوانم خزمەتی یانەکەم و بچم دەدرەوەی وڵاتی یاری بکەم. ڕاستی من وەکو یانەکی ڕسمی من ڕاندەری یانەی ڕیال مەدریدم بەڵام لە لیڤەرپول خاستن لەو 1-2 ساڵی دوایی شێوازی یاریکردن و شێوازی کۆماندیکردن و ئەدای یاریزانەکان زۆر سەرسامم یعنی وا تەسەوور دەکەم من هەمان شێوازی ئەو یاریانە گەمەی دەکەم ئەو یاریزانانە چکە ئەو ڕتمەی منیش عینە ڕتمێکی سەریع و خەشنە منیش بەو ڕتمە یاری دەکەم یعنی زۆر چێژ لەو یاری لیڤەرپولی وەردەگرم لە منتەخەباتیش من هاندەری هەڵبژاردەی بەرازیلم و سەرسامم زۆر بە یاریزان کریستیانۆ ڕۆناڵدۆ بەڵام میسیش وەکو سانە ئەلعابێکی زۆر باش پێی سەرسامم و باشترینیشە یەک لە باشترینەکانی هەموو دنیا بێگومان ئێمە وەکو یاریزان کە یاری دەکەین کە ئەو شتانەی نەخسە لە ئێمەدا دەتوانین لە تیڤیەکان یاخود لە یاریە نێودەوڵەتیەکان ئێمە سیر بکەین ئەو شتەی ئەو ئەدای یاریزانێکی محتەریف یان یاریزانێکی جیهانی جێبەجێ دەکات من ناڵم ئێمە دەتوانین 100% وەکووان 100% جێبەجێ بکەین بەڵام دەتوانین شتێکی کەم لەوان فێربین بتوانین ئەو ئەدای ئەو شێواز یاریکردنیان ئەو شێوازی بڕین گۆڵکردنی کە ئەوان دەکەن ئێمەش هیچ شتێکمان کەمتر نییە لە هیچ یاریزانێکی دنیا بەڵام ئەوەیە کە ژروفەکەی ئێمە بۆ شێوەیە و ژروفی وان شێوەیەکترە ئەوەیە نەخسەکەی ئێمە ئەگەنا ئێمەش یاریزانی کورد زۆر چاکمان تێدایە بەڵام ئێمە دەتوانین لە ڕێگەی ئەوانە و لە ڕێگەی تیڤیەکان لە ڕێگەی ڕاهێنەرەکان و لە ڕێگەی یوتیوب و هەر شتێکی تر بێ لە سۆسیال میدیا ئێمە دەتوانین خۆمان پێم تەکامل بکەین یاخود ئەو هەڵانەی هەمانە ڕاستی بکەین. من خوێندنم هەبوو خەلیج مەعادم و خەلیج کولیەشم تەربیە ڕیاضی بەڵام 2 ساڵە تەخەڕوجم کردو هیچ شتێک ناکەم غەیری تۆپی پێ نەکەم. ڕاستی من لە هەر لە مناڵیەوە خولیای یاریکردنیم هەبووە بەڵام من نەک بەس تۆپی پێ من لە ئەسڵدا یاریزانی تۆپی دەست و یاریزانی گۆرەپان و مەیدان بووم بەڵام دواتر کە داخلی تۆپی پێ بووم و لە جێتی هەمان من تۆپی پێم هەڵبژارد لە ناو تۆپیدا خۆم دیتەوە یعنی وا سەیرم کرد کە دەتوانم شتێک پێشکەشی کوردستان و پێشکەشی هاندەر خۆشەویستەکانکەم لە هەر یانەیەک بێ ئەوە بوو من خۆم لە تۆپێ دادیتەوە توانم ینی بڵێم دەتوانم خزمەتێکی بچووکی تۆپی کوردستان بکەم بێگومان هەموو کەسێک ئازوو ئارەزووی هەیە بتوانێت لە شوێنی بەرزتر خۆی لەو شوێنەی یای دەکە و بتوانێت بچێتە شوێنی بەرزتر هەموو کەسێکمان هەموو یاریزانێک لە هەموو دنیا ئارەزووی ئەوەیە لە شوێنی بەرزتر خۆی ببێن پێیان بتێت دەورێکی ماتەریفین یاخود لە هەر نادێکی دەرەوەی وڵاتی خۆی یاری بکە ئەوەش خەونی هەموو یاریزانێک. خۆتان بابرێن دیتان ئێمە 6 برانە یان بابرێن 2 برا 3 جووت جمکانەنە
فەرەنگ و فەرمان علی و جێگیر ڕێکار لەگەر ئاکامی جێگای فەخرە کە ئەوانە ئەو برانە لەکنە منن سەرڕا ئەوەی کە یاریزانی زۆر باشن یاریزانی زۆر بە گوێڕایلن زۆر خودومن زۆر خزمەتکاری ئەو فەریقەنە بە تایبەتریش لە ڕووی تەعاملکردن لەگەر یاریزانەکانەوە یاریزانی خۆشەویستن هەم بە خۆیان و هەم لەلایەن یاریزانەکانی تریشەوە بەس بە شێوەیەکی گشتی فەریقی پێشمەرگێکە لەو فەریقانە کە ئێمە زیاتر بابن لە دەروی بواری فەرمی یەکێکن لەو فەریقانەی کە یەکگرن یان وەکو برا تەعامل لەگەر یەک دەکەین ئەوەش هەتا ئێستا ئەوانە هەوێنی ئەوەنە یعنی برێن سەرکەوتنەکانن بە تایبەتریش هەر فەریقێک لە ڕووی یەک خێزانەی بیت ئامانجەکەی دەپێچێت بە تایبەتر ئەگەر لە ڕووی فەرمیەوە لە ئاستێکی بەرزابن زایدن لە ڕووی عایلیەوە ئەوە تەواوکەریەکە بەس کە وەکو ئاماژەم پێکرد سەرڕاوەی کە یاریزانی باشن کوڕی باشن و زۆر بە هاوکارن بۆ یاریزانەکان کە وەکو ڕاستە میساڵن فەرەنگ لەگە فەرمان برایان علی لەگە جێگر یان ڕێکا لەگەر ئاکام بەڵام لەگەر باقی لاعبەکان کەش وەکو برا تەعاملیان لەگەر دەکەن هەروە لاعبەکانشەوە تەعامل لەگەر یاریزانان دەکەن. بەڕاستی خۆشەویستی یاریزانەکان بۆ من یان بم بۆ یاریزانەکان سەرچاوی ئەوەیە کە ئێمە لە بەرامبەر یەک سەرڕاوەکە و مدەڕیبیان وەکو یاریزان دایمەن احترامێکی تایبەتیمان هەیە دووش تەعاملکردمان لەگەر یاریزان قەت بەو پێوەرە نەبووە کە گەورەیەک لەگە گزکەیەک یان مدەڕیبێک لەگەر یاریزانە بەڵکو تەعاملێکی برایانە بووە تەنها شتێک کە بابرێن نەگۆڕە هەر یاریزانێک تووشی هەڵەبێت ئێمە بابرێن عقوبەشی دەدەین و سەرڕا ئەوەی نەسیحەتیشی دەکەن کە ئەو شتانە دووبارە نەبیتەوە بەڵام ئێمە وا پەروەردەکراون کە پەروەردە یان احترام یان ئەخلاق لە پێشەوەی ڕاضەیە زۆر جاش لەگەر یاریزانەکان ئاماژە من بۆ شتانە کردیە کە وەرزش یعنی قوڕەوەش وەرزش یعنی احترام بەڕاستی یاریزانەکانی پێشمەرگە من فەخر دەکەم کە مدەڕیبیانم سەرڕاوەی کە ئاستێکی باش پێشکەش دەکەن لە تۆپێ بەڵام لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی دیسپلینەوە یان لە ڕووی ئیلتیزامەوە یان لە ڕووی گێڕایلەوە من فەخر دەکەم کە مدەڕیبی ئەو یاریزانانەمە و جێگای فەخریشە کە فترشی زۆر بەتایبەتێن دەکە یاریزان نزیکە 19 ساڵە لەگەر من یان ڕۆژێک لە ڕۆژان ساردێک یان ناخۆشیێک پێیانە بووە ئەوەش شکرانەی دەوێت ئەلحەمدەوە شکر هەتا حدێکی زۆر ئەو شتا لە مابینی مە و یاریزانەکان هەیە.